بۆ قسەکردنی زیاتر لەسەر دوایین هەنگاوەکانی ئەم بانکە بزانین بەکوێ گەیشتووە مەولود سابیر بەڕێوەبەری گشتی بانکە بازرگانیەکان یاریمی کوردستان لەگەڵمانە دوایین زانیاری لە بەڕێزیان وەردەگرین کاک مەولود زۆر بەخێربەی دەمەکە ئێمە باسی ئەو بانکە دەکەین بەڵام دەمانەوێت بزانین ئەو بانکە دوایین هەنگاوەکانی لەکوێیەوە چی کردووە لەسەر چی ڕاوەستاوە بۆی بکرێتەوە. ئێمە لە وەزارەتی دارایی بەڕێوەبەری گشتی بانکە بازرگانیەکان گشت ڕێکارەکان تەواو بوونە ئەوەی کە پێویست بوو ئەو مەرجانەی کە بانکی ناوەندی عراقی لەسەر ئێمەی دانابوو ئێمە گشت ڕێکارەکانمان تەواو کردیا نووسراو کراوە لە بۆ بانکی ناوەندی عراقی و ئەوانی نووسراویان کردیا لە بۆ بەڕێوەبەری گشتی تۆمارکردنی کۆمپانیەکان و ئەوانیش بە نووسراویان داوایان کرد کەوا موافقەی حکوومەتی بەغدا وەرگێرێ. بۆ چونیان چی بوو لەبارەی ئەو بانکە نوێیە؟ بۆچینیان باشە یعنی ئەوان دەڵێن یاساییە و ئەبێ بە یاسا ڕێک بخرێ و ئیجازە پێ بدرێت بەڵام حکوومەتی بەغدا ئەوانیش ئەمین عام مەجلیس وزەرا جوابی داوەتەوە دەڵێ ئەوە دەسەڵاتی هەرێم دەتوانێت ئەو ئیجازەیە بداتن شتێکی ئاساییە هەرێمی کوردستان بەڵام لە کۆتا نووسراویاندا ئەو جارە کە بەڕێوەبەری گشتی تۆمارکردنی کۆمپانیەکانی بەغدا دەڵێ دەبێ ڕەزامەندی وەزارەتی مالیە وەربگێرێت وەزارەتی دارایی عراق بڵێ باشە ئێستا کتابەکە لە وەزارەتی دارایی عراقە ئێستا لە کتابەکە لە وەزارەتی دارایی عراق بەس جەنابی وەزیری دارایی بەغدا عراق ڕەزامەندی بداتن و ئیجازە وەردەگرین. باشە یعنی زانیاریتان هەیە ئەو کتێبەکەی واژوو لەسەر دەکرێت و مامەڵەکان دەست پێ دەکرێت؟ وەڵاوە ئێمە عیلاقاتیمان هەیە لەگەر بەغدا بە خۆتان زانیوێنەرمان هەیە نوێنەری ئێمە وەکو ئەقلیم لە بەغدا ئەوان لە سەرخەتن و بانکی ناوەندی عراقیش لە سەرخەتە و وەزارەتی دارایی و ئەنجومەنیش لە سەرخەتە لە سەو بابەتە دڵنیا بن لە ماوەی کەمدا ئینشاڵڵا زۆر باش. ئەگەر کتابەکەمان تەواو بوو لە بەغدا لێرە چکات چمان پێویستە هەم لە ڕووی کادیری پێشکەوتوو لە بانک و هەم لە ڕووی شوێن و بیناکەوە لە ڕووی سیستەمەکەەوە چەندمان پێویستە بۆ ئەو بانکە دەست بەکار بێت؟ ئەو ماکە وەکو کۆمپانیا دادەمەزرێ این کۆمپانیایەکە کە دادەمەزرێتن مەجلیس ئیدارەی دەبیتن ڕئیسی دەبی نائیبی دەبی و ئەندامی دەبیتن. باشە کە ئەو ڕئیسەکەی دامەزرا کە مدیر عامەوە جێگرەکەش کە جێگری بەڕێوەبەری گشتیە لەگەر ئەندامەکانی ئەوان لە کۆی پرسەکان بڕیاری لەسەر دەدەن ینی ئەو ئیشانە ئەو کار و کردوانی کە پێویستە لە بانکی نیشتیمان ئەو مەجلیسە ئیدارەیە بڕیاری لەسەر. باشە لە ڕووی توانای مرۆییەوە ئێمە لە چ قۆناغێکین بۆ نمونە ئەو بانکە بەڕێوە ببین ئێمە ئامادەکاریمان کردو لە ڕووی ئێمە توانای مرۆیی تەوامان هەیە ئێمە کادری زۆر باشمان هەیە زۆر پێشکەوتومان هەیە لە هەرێمی کوردستان چکە خۆ ئێمە یەکەم جار نییە یعنی کار لەسەر سیستەم بکەین لە 2012ەوە هەرێمی کوردستان کار دەکات کە بانکەم بکاتە سیستەم کەواتە کادری پێشکەوتومان هەیە هەم لەلایەن سیستەمەوە هەم لەلایەن دەستیەکەوە ئێمە کادری باشمان هەیە لێهاتوومان هەیە دڵنیا بن ئەگەر مەجلیس ئیدارەکەی دابمەزرێتن ماوەیەکی زۆر کووردا دەتوانین هەموو کردەوە بانکەکان ئەنجام. باشە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو وەبەرهێنەران خەڵک بە شێوەیەکی گشتی متمانەی بە بانکەکان کەم بۆتەوە ئێوە چ متمانەیەکتان ئامادە کردووە بۆ خەڵک بۆی بێت پارەکەی بێنێتە بانک مامەڵەی پێوە بکات تایبەتمەندیەکان چین؟ خۆی یەک لە هۆکارەکانی لە دەستداری متمانەت چ بوو خەڵک دێتە بانک نەقدەکەی خۆی وەرناگرێتەوە لەگەڵ ئەوەشدا ئێمە لە بەڕێوەبەری گشتی بانک کەمازی نەقدی کەسمان ڕانەگرتیە وەکو نەقد بەجێری ئەو سیورەی کە لە بەدەستمان نەقدی خەڵکمان داوەتەوە بەڵام زۆر ئاسانە بەس بتوانین کارتێک دروست بکەین بۆ هاوڵاتی خۆمان کە لە جیرفانی بێ هەر کاتێک بچیتە شوێنێک کە پێویستی بە پارەکەی ڕابکێشێت ئەو گەڕانەوەی بتمانەیە کەواتە ئێمە دەمانەوێت بەو بانکە کە بانکی نیشتیمانە سیستەمی ئەلکترۆنی پەیڕەو بکەین لە بانکەکانمان بێکتر بەستینەوە ئەو کاتی کارت لە بۆ هاوڵاتی خۆمان دروست دەکەین ئەو ڤیزە کارتێک کە پێی دەدەین بە ڕقم سڕی و بە کۆدی خۆی دەتوانێت لە هەر شوێنێک پارەی بێوتر وەربگری کەواتە لەو کاتەدا دروستبوونی بانکی نیشتیمان هۆکارە لە بۆ گەڕانەوەی متمانە لە بۆ بانکەکان. بڵێ کاک مەولود لەوانەوە ئیشی خۆتان بێ و کاریشتان لەسەر کردبێ بابەتی ئاسانکاری بابەتی دابینکردنی خزمەتگوزاری بێ بەرامبەر ینی ئەو بانکە چ جیاوازێکی هەیە لەگەڵ بانکێکی دیکەی بازرگانی یان ئەهلی؟ دڵنیا بن ئەوەی ئێستا حکوومەتی هەرێم دەکات لە هیچ وڵاتێک نییە ئێمە هەموو کردەوە بانکیانەکانم بێ بەرامبەرە هەموو کردەوە بانکەکان بە تایبەتی موچەی فەرمانبەران موچەی خانشینان مامۆستایان ئەوەی ئێمە دابەش دەکەین خۆ لە بەرامبەردا بەس خزمەتکردنە چونکە بانک دوو هەدەفی سەرەکی هەیە هەدەفی یەکەم تەقدیمی خەدەماتە هەدەفی دوم تحقیقی ڕبحە پێشکردنی خەدەمات ئێمە ڕەفحمان واز دەینایە لە هەرێمی کوردستان وازمان لە قازان چینایە تەنها ئێمە بانکەکانی ئێمە کە ژمارەیان 94 بانکە هەموو ڕۆژێ بەست پێشکەشکردنی خزمەتگوزاریە
لە بۆ ئەو هاوڵاتیانەی کە سەردانی بانکان دەکەن بەڵام ئێمە جارێکتر بانکانی خۆمان ڕێک دەخینەوە و بە سیستەمیان دەکەن لە ڕێگای بانکی نیشتیمانەوە دەمانەیە بە هاوڵاتی خۆمان بڵین هەم دەتوانین خەدەمات وەکو پێویست کە پێشکەش بکەین و هەلام هەنگ کاتیشدا بازرگانەکان ئەوانەی کە سەرمایه‌دارن ئەوانەی کە مستەثمرن بێن سەردانی ئەو بانکە بکەن حیسابی تایبەتی خۆیان بکەنەوە حواڵاتی خارجیان لە بۆ ئەنجام بدەین لە بۆ بەرهێنانی بیانی و ناوە دەتوانین لە ڕێگای وانەوە هەم تحقیقی هەردوو هەدەف بکەین ڕبح قازانج لە بۆ بانکەکانی خۆمان و پێشکەشتنی خزمەت گوزاری لە بۆ هاوڵاتی خۆمان دوایین پرسیار ئەو بانکە لە چۆ دەکرێتەوە لەقەکەی ئەو بانکە ئێستا لە بەڕێواتی گشتیمان کە بازرگان دەکرێتەوە زۆر باشە زۆر دەستان خۆش بی زۆر سپاس مەسابیر بەڕێوەبەری گشتی بانکە بازرگانەکانی هەرمی کوردستان سپاس کە لەگەڵمان بوویت. سپاس.